میران مارمار ئەو دەنگوانە ڕاستن دەربارەی ئەوەی میران دەستگیر کرابێ و لەلایەن نێزیکترین هاوڕێی خۆیەوە سکاڵای لێکرابێ و بەگرتنی دابێت. هۆکار چییە؟ ئەم ستافە ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەسبوون دەچێت. دەتوانین بڵێن لە ئێستادا ئەم ستافە ناوی نەماوە، ئەکاونتەکانیان لێ دەسووتێت، خۆیان بە تۆمەتی جیاواز دەستگیر دەکرێن. هۆکاری ئەو هەموو شتانە چییە و لەبەر چی ئەو ستافە ئاوایان بەسەر هات؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەرەوە سناپچاتە کەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمادی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. میران مارمار ئەو گەنجەی لە گروپەکان و لە ستافەکان هەموو کاتێک لەسەر ئەو گەنجەیە شەڕ و هەڵایەکی زۆر دروست بووە. میران مارمار گەنجێکی شاری هەولێرە و لە خێزانێکی خانەدانە وە لە ساڵی 1994 هەر لە شاری هەولێر لەدایک بووە. ئەو گەنجەیە سەرەتای دەرکەوتنی لە یەکێک لە ستافە کوردیەکان بوو بۆ ماوەیەکی باش لەگەڵ ئەم ستافێ بەردەوام بوو، بەڵام لە کۆتاییدا لەگەڵ ستافەکە تێکی خست و لەگەڵ یەکتری تووڕە بوون و ئەو ستافەی جێهێشت. لە کۆتاییدا بینیمانەوە ئەو گەنجەیە لە ستافێکی نوێ و لە ستافێکی جیاواز بەشداری کردەوە، ئەویش ستافی دانابوو. ئەو گەنجەیە ماوەیەکی باشە لەو ستافەیە بەشدارە و زیاتر دەنگدانەوەی بە دوای خۆی داهێنا دوای ئەوەی ڕۆیشتە لای دانا و زیاتر خەڵک ناسیان ئەو گەنجەیە. ئەو گەنجەیە هەموو کاتێک بەکارە کۆمدیایەکانی و بە شێوازە قسەکردنە جیاوازەکەی و دڵی خەڵکی خۆش دەکاتن لە سۆشیال میدیا و لە نوێترین هەواڵ دەربارەی ئەو گەنجەیە باز لەوە دەکرێتن کە ئەو گەنجەیە دەستگیر کرابێتن و ئەوە شتێکی نوێنیە لەو ستافێ ڕووبدا لەبەرەوەی بینیمان هەمومان دوو کەسایەتی لەو ستافەیە دەستگیر کرابوو. یەکێکیان هەمە خۆرانی و ئەوی تریشان سەر و عێراقی، بەڵام سەر و عێراقی لە ئێستادا ئازاد کراوە. هەر یەکێکیان بە تۆمەتی جیاواز دەستگیر کراون، بەڵام تاوەکو ئێستا ئەوەی میران ئاشکرا نەبووە لەسەر چی دەستگیر کراوە و دەنگۆیەکان زۆر بەهێزن دەربارەی ئەو گەنجەیە کە لە ئێستادا لەلایەن پۆلیسی هەولێرەوە دەستگیر کرابێ، بەڵام تاوەکو ئێستاکە نەنێردراوەتە نێو زیندانەکانی هەولێر بەڕسمی واتە وەکو زیندانی ماتا لە ئێستادا لە تەوقیفدایە، واتە لە یەکێک لە بنکەکان دەستگیر کراوە کە مەژدیار نییە ئایا ئەو شتێکە لەسەری دروست کراوە یاخود ئەو شکایەتێکە لێ کراوە دەینێرێتە زیندانی گەورە و زیندانی ماتا یاخود هەر بە سوک و سانای ئازاد دەکرێت کە ئەمەش لە چوارشەمەوە دەستگیر کراوە بازەوە دەکرێتن. ئەو گەنجەیە تاوەکو ئێستا هیچ سناپێکی نوێی نەبوو و هاوڕێکانیشی تاوەکو ئێستا دەربارەی ئەو بابەتەیە هیچ قسەیەکیان نەکردووە جگە لە هاوڕێیەکیان نەبێتن بازەوە دەکاتن باسی ئێمە مەکەن، ئێمە باسی کەس ناکەین و هیوادارین هیچ کەسێک دەربارەی ژانی تایبەتی هیچ کەسێکمان قسە نەکاتن. بەڵام لە کاتێکدا ئەمانە گەنجێکی بەناوبانگن لەناو سۆشیال میدیا بە تایبەتی لە تیکتۆک و سناپشات، بۆیە هەموو خەڵکی خەمخۆری ئەو گەنجانەنا ئایا تاوەکو ئێستا چیان بەسەر هاتووە بۆچی سناپیان نییە. تاوەکو ئێستا خەڵک بازەوە دەکەن ئەو گەنجانەی نێو سناپشات چەندین سیناریۆی زۆر سەیریان دروست کردووە لە کاتێکدا ڕاستەخۆ لە سناپ قسە بە یەکتری دەڵێن و هەڕەشە لە یەکتری دەکەن، بەڵام نیو کاتژمێر پاشەوە ڕسم لەگەڵ یەکتری دادنێن و دەست لە سەرشان یەکتری دادنێن. بۆیە خەڵکێکی زۆر لەوانە سەری سوماوە نازانن ئاخۆ ئەو شتانەی ئەوانە دەیکەن سیناریۆ یاخود ڕاستە، بەڵام ئەو شتەی میران کە لە ئێستادا لەسەری تیوە بابەتێکی زۆر گەرمی سۆشیال میدیایە کە دەڵێن دەستگیر کراوە و هۆکارەکەشی سەرەکی ئەوەیە کە نێزیکترین هاوڕێی بە ناوی دانا کە شکایەتی لێ کردووە و نردوویەتە زیندان، بەڵام ئەم قسانە تاوەکو ئێستا پژڕاز نەکراوەتەوە. تەنها ئەوە نەبێتن کە بازەوە دەکرێتن دەستگیر کراوە یەکێک لە مکەکانی شاری هەولێر، بەڵام هەموو خەڵکی لایەن سەیرە هۆکار چیە ئەم ستافە ئاوا بەیەکجاری بمبەر کرا
دەتوانین بڵێن سەرەتا لە ئەکاونتی داناوە دەستی پێ کرد کە وایان کرد گۆڵ ستارەکەی نەمینێتن هەموو کاتێک باسییان لەوە دەکرد بەرەو 2M دەڕۆین بەڵام نەهێش بگەنە 1.5 و دواتر ئەکاونتەکەی بەی شێوازێک نەهاتەوە و سەردانی وڵاتی دوو بێشیان کرد بەی زۆرێک ئەو ئەکاونتە نەهاتەوە و لە کۆتاییدا نوێترین زانیاری بە ئێمە گەیشت بێتن و ئەو ئەکاونتێک کە کاتی خۆی دانابێ دانا ئەو ئەکاونتیشی لێ ڕەش بۆ و بە ناچاریش بازەوە دەکەن بە ئەمری دادوەری گشتی کە ناوی مەلاقاتیل بگۆڕێ بۆ ناوێکی تر و نابێت ئەو ناوەیە بمینێت لە سۆشیال میدیا و لە کۆتاییدا هەمومان بینیمان ئەو گەنجەیە ناوەکەشی گۆڕی کردی بەدانا بەڵام هەر ئەکاونتەکەی لە کۆتاییدا وستا تاوەکو ئێستاکە گەورەترین درست لەناو ئەو ستافە کەوتووە ئایا نازانین ئەو ستافەیە وەکو جاران دڵی ئەو گەنجانە خۆش دەکەن کە دەڵێن ئێمە دڵمان بۆ گەنجانە خۆشە هیوادارین ئەو گەنجانێک کە دڵی باوانە خۆشە و هیوادارین بە زووترین کات دڵیان باوانە خۆش بێتەوە وەستافە نوێیەکەیان ببینین بەڵام زۆربەی کات بازەوە دەکرێتن فانەکانی ئەم گەنجانە هەمویان تەمەنیان لە خوار 18 ساڵە و تەمەنێکی بچووکیان هەیە و زۆرترین ئەو کەسانێک کە بینەریانن هەموو تەمەنیان لە خوار 18 ساڵە و زۆر بەهێزەوە سەیری ئەم گەنجانە دەکەن و زۆر پشگیریان دەکەن لە هەر شوێنێک باسی ئەم گەنجانە بکرێتن ئەوان بە جواب دێن و ناوی خۆیان لە خۆنابوو قاتیلەکان بەڵام لە ئێستادا ئەوانیش تامۆزری ئەوەنە دووبارە ئەو ستافە ببینەوە و پێیان پێ بکەنەوە و دڵیان خۆش بکەن واروەها لە ئێستادا ئەم ستافەیە بوونی نەماوە دەتوانین بڵێن لەبەرەوەی هیچ کامێکیان وەکو پێشتر کۆنابنەوە و ئاکتی ناکەن و وەشتی جیاواز ناکەن پارێکێکەوە بۆ خۆی سناب دەکاتن و وەڕکلامی خۆی دەکاتن و بەردەوامن و هیوادارین هەموو لایەک و هەموو ستافە کوردیەکان ئازاد بن و دڵخۆش بن و سەرفراز بن و هەمووشیان بە پێی توانای خۆیان دڵی خەڵک خۆش بکەن و خۆشترین ژیان بۆ خۆیان فراوان بکەن و بتوان ببنە جێگای ئەوەی کە خەڵک شانازیان پێوە بکاتن و نەوەک شتی زۆر جیاواز و بێمانە بڵاو بکەنەوە و خەڵک دڵی لایەن بشێت و بێتە هۆی تێکدانی کۆمەلگا هەموو لایەک سەرفراز و سەلامەت بێ زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بەناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئادکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا